بەدەستە ماندووەکانی و جەستە شەکەتەکەی بەردەوام لە خەمی ژینگەی شارەکەیدایە. مووی ڕەشی لە ژینگە پارێزیدا سپی کردووە. عومەر فایاق 13 ساڵە کاری پاگڕاگرتن و پاراستنی ژینگە دەکات و لە ڕۆژی ژینگەی کوردستان دەڵێت خۆزگە خەڵک قدری کارەکانمانی دەزانی. معقول نییە کابرا بڕاتە ژێر سێبەرێک و دوایی سێبەرەکە بشێوێنێ، بنی درەختەکە بشێوێنێ، زەلامێکی تر ڕووی نەیە بێتە ژێری درەختەکە. یعنی لەو قەنەعاتام ئەگەر پارەیشم نەدەنێ، ئەگەر معاشیشم نەبێ، لەو قەنەعاتام خۆم تەبەڕوعەکەم. ئەرە وەڵای خۆم تەبەڕوعەکەم بۆ ئەمیشە. ئەمیشە زۆر پیرۆزە، بەس باوەڕم پێ بکە هاوڵاتی نرخی نازانێ. هەر لە ڕۆژی ژینگەی کوردستان چەند چالاکیێکی ژینگەی ئەنجام دران و هاوڵاتیەک چل نەمامی لە شەقامێکی شاردا چاند داوا لە خەڵک دەکات ژینگە و سروشتەکەی خۆیان بپارێزن. لە ڕۆژی ژینگەی کوردستان بە پێویستمان زانین چل نەما پێشکەشی ئەم شەقامە جوانە بکەین لە ئەڵەبجەی شەید. هیوادارم هەموو کەسێک ئەوەی کە ناتوانێت نەمامێکیش بناژێ خزمەتی نەمامێ بکە لە بۆری ژینگەکەمان جوان بێ بۆ نەوەینەوەکەمان. بەڕاستی حیفێ بۆ خەڵکێک کە ژینگە ناپارێزن، بەڕاستی ئەوەی ژینگە نەپارێزیە ماڵی خۆی ناپارێزیە، چونکە بەڕاستی ژینگە پارێزی ماڵی دۆمانە. ئەبێ ئێمە ڕێز لە ژینگە بگرین، لەبەرەوەی ئێمە حەسین بەکاری جوان، لەبەرەوەی درەخت بنێژن، درەخت نەشکێنەوە، خەڵکانێکە هەیە هەبوو بە تاقەتی ڕوون درەختان نەشکێنەوە. ساڵانە لە هەرێمی کوردستان لەم بەروارەدا لە ڕۆژی ژینگەی کوردستان کە 16 نیسانە دەیان چالاکی هۆشیاری ژینگەی ئەنجام دەدرێن. داواش لە وڵاتیان دەکرێت پاراستنی سروشت و ژینگە بکەنە کاری ڕۆژانەیان، بە تایبەتیش لە وەرزی گەڕان و سەیراندا. بۆ پێی ژینگە پەیوەستە بە ژیانی تاکەکان و کۆمەڵگە و پیسکردن و شێواندنیشی مەترسی لەسەر ژیانی هەر تاکێک دروست دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.